بەناوی خوا ئێوارە هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پرزانێرەکەی خۆتان چارە لە دووهەمین لوتکەی زانستی کوردستان بۆ شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێن ئامادەین و لە خزمەتتان نابین. ئەم بەرنمەیە دوو میوانمانە بێت کە یەکێکیان بەڕێز دکتۆر ئەیوب محەممەدەمینە کە سەرۆکی بەشی شێرپەنجە و نەخۆشەکانی خوێنە لە نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی و لە پاش ئەوە بە سوپاسەوە میوانداری دکتۆر هەردیەکەین کە بەڕێوبەری نەخۆشخانەی نانەکەلیە لە شاری هەولێر بۆی کە بزانین ئەم کۆنفرانسە چیە و چی تیا باسەکرێت و هەروەها لەگەڵ دکتۆر هەردی شاکەمێک باسی نەخۆشخانەی نانەکەلیەکەین چونکە لەو نەخۆشخانەیەش خزمەتێکی باشەکرێت و پێش بەرنامەکە کەمێک قسەمان کرد بەیەکەوتی ئەنگۆ لە سلێمانی ئەعلامتان زۆر باشە. ئێمە ئیعلامی خۆمان ئەم ڕۆخەینە خزمەتی ئەوانی شۆ پاشەوەی لە خزمەت دکتۆر ئەیوب بابین. دکتۆر گیان سوپاس بۆ ئامادەبوونە. زۆر سوپاس بەوەش ماندوو نەبی وابزانام 3 مانگە خەریکی زیاتر لە 3 مانگ یاخوا لەشتان ساغ بێ. ئەمە ئەجەندای کۆنفرانسەکەی لە بەردەستی منە منەی خەموو خزمەتی جەنابەت بۆی کە جەنابەت کەی ویستت بۆی بگەڕێیتەوە کە شتێکی زۆر ئاسایە لەبەرەوەی کە ئەجەندایەکی پڕە لەوانەیە بە ئاسانی نەتوانی وەڵامی هەموو پرسیارەکان لە بەردەستا بێ. کۆنفرانسەکە تایبەتە بە شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێن هەردووکشمان لە هیوا بێکەوە ئیشەکەین. جارێ بە باسێکی هیوا بکەین جاینە سەر باسی کۆنفرانسەکە. نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی بۆ بەناوبانگەکە پێشڕەوی خزمەتگوزاری شێرپەنجەیە بەگشتی و شێرپەنجەکانی خوێن و ڕەقەشانەکانیش بە تایبەتی لە هەموو عێراقا. ئەڵبەت دکتۆر هەردی دوای خزمەتی تۆژەکەم و ئەتوانین پێم بڵێ نانەکەلیش لە هیوا باشترە زۆر ئەتیادی و فەخری پێوەکەین و دوای ژەماعەتی ژین داوەتەکەین بە ئەوانیش بڵێن ژینیش لە نانەکەلی و لە هیواش باشترە. وەزع لە چیایە لە خزمەتگوزاریە بە تایبەتی لە شێرپەنجە و نەخۆشەکانی خوێنە؟ سوپاس بەخوا تا ئێستا ئەین خزمەتکردی نەخۆشەکان بە شێوەیەکی زۆر باش بەردەوامی لە خزمەتکردی نەخۆشەکان و وەکو هەمووتان ئەبینن بەردەوام یعنی نەخۆشەکان سەردانمانەکەن و نەخۆشەکان بە شێوەیە گشتی ینی ڕازین بەو خزمەتەی کە ئەکرێ هەموو شتێک ئۆکێ. ئەو کاتێک کە بەشی شێرپەنجە بە تایبەتی و نەخۆشەکانی خوێن کە دەستی پێکرد لە شاری سلێمانیە لە واردێکەوە دەستی پێکرد لە قاوشێکەوە دەستی پێکرد ئایرۆ سەری ڕێزدانەوێنم بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئەنوەر شێخە کە پێشڕەوی دروستکەری ئەم پزیشکە پسپۆرانە بوو لە کوردستان و عێراق مامۆستای هەمومان و باوکی هەموو شتانە و دکتۆرە هاژش پێوترێت دایکی شێرپەنجە. ئەومان بیر نەچوەتەوە تەشریفی لێرا بێت دکتۆرە نۆر ئەمڕۆ؟ وەڵاهی قەرار بوو بەردەوام بێ بەس ئەوەنە ئاگادار من تۆزێ تەندروستی تۆزێک باش نەبوو بەس دڵنیام ئێستاش ئامادە نەبێت دوانی وەڕۆ هەوڵەیە بەردەوام بێ لەگەڵمان. یاخوا سەلامەت بێ. جەنابی پرۆفیسۆر ئێمە چەند جارێکیش عەرزی جەنابەتمان کردووە کاتێکە فەرمووی لە خزمەتتان شەرەفە بۆ ئێمە لەگەڵ جەناب تا بەردەمێکتر تۆمار بکەینەوە. ئێمە خزمەتت کە ئەڵێن شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێن ئەو بەشێک لە نەخۆشخانەی هیوا جەنابەت سەرپەرشتی ئەەکەیت و هەر هەمان هۆکارەکە بەڕێز ڕێخەری ئەم لوتکە زانستەی لە شاری سلێمانی چی و چی ئەگرێتە خۆی؟ تەمان بەشی شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێن بە شێوەیەکی گشتی شێرپەنجەی خوێن و لیمفەگرەکان ئەگرێتە خۆی و لەگەڵی شیا کۆمەڵی نەخۆشی کەمان هەیە نەخۆشی خوێنن بەڵام شێرپەنجەیی نین پێیانەوترێ بیناین هیماتۆلۆژیکال دیزیزز کەوابوو ئەوەی کە سەردانی ئێماکە مەرج نییە شێرپەنجەی بێ کۆمەڵی نەخۆشی خوێنی کەمانەیەک و کەم خوێنیە زۆر خوێنیە شیبوونەوەی خوێنە و کۆمەڵی نەخۆشی کە و بە شێرپەنجە داناندێن بەڵام لە بەشەکە ئێمە چارەسەر وەرەگرن. ئەمە پرسیارەوە بکەم عادەتەن کە خەڵک پێڵەی بڕۆ نەخۆشخانەی هیوا ئیتر ئەژنوێشتێ هەمان قسە بۆ نانەکەلی لە هەولێر و بۆ ژینیش لە دهۆک ڕاستە. ئەوەی کە فەرمووت بێناین هیماتۆلۆجیکال دیزیزز نەخۆشیەکانی خوێن کە سەلامەتن ئەگەر وشەی سەلامەت ڕاز بە یان نەخۆشیە خوێنیەکانی ناشێرپەنجە. بۆ نمونە شیبوونەوەی خوێن ئەگەر ITP لەن منەوە بگرین کە وابزان لە هەمویان باوترە ئەوەی کەوە پێڵەن ئیدیۆپاتیک ترۆمبۆسایتۆپێنیک پێترا ئەو نەخۆشی خوێنە کە تێیدا لەش خۆی کارەکە دژ بە پەڕەکانی خوێن و پەڕەکانی خوێن لە ناوە بە بڵاوی ئەم نەخۆشیە لە کوردستانە چەندێک ئەبێ بە تەسەوڕ بەبێ ژمارە و داتا وەکو ژمارە و داتا یانی ناتوانێت تا کوێسا چکە داتایکی وامان لە بەردەم نیە بەڵام بڕێکی بەرچاو هەیە
و ئەمەش نەخۆشیێکی ڕاستە نەخۆشەکە ڕەنگە سەرەتا ترسێکی لێ بنێشێت هەستەکە کە شین بوونەوە هەیە هەستەکە هەندە جار نەزیفی هەیە نەخۆشەکە پێ ئەڵێن بڕۆ بۆ نەخۆشخانێکی وە سترێسێکی بۆ دروستە بێ بەڵام خۆشبەختانە ئەم نەخۆشی بە شێرپەنجەی دانانرێ و عیلاجێکی هەندە جار عیلاجێکی سەرەتایی بۆ ئۆکرێت پێدانی عیلاجی ستیرۆید نەخۆشەکە کۆنتترۆل ئەبێ و هەتا ئەگەر بەوەش کۆنتترۆل نەکرێ ئێمە عیلاجی کەمان هەیە عیلاجەکانیش بە عیلاجی شیمیایی دانانرێ لەبەرەوە ئەو نەخۆشانەی کە ئەنێرێ بۆ هیوا مەرج نییە بۆ نەخۆشی شێرپەنجەیی بنێرێ و لەبەرەوە پێویستیش ناکە هەتا شێرپەنجەیش بێ ئێستا زۆری لە شێرپەنجەکان چارەسەر وەرەگرن و باش چاکە بنەوە سێ مانگ لە کاتی پزیشکێک زۆرە بە تایبەتی کە پزیشکێک پسپۆڕێکی لە شێرپەنجە و نەخۆشەکانی خوێنابێ ئەم سێ مانگەکە ئەیتر ئەم دوو ڕۆژە چاوەڕێکن ئینشەڵا بەرهەمەکەی بخۆن ئەم لووتکە زانستێک کە ڕێکخراوە لە ڕووی زانستیەوە ئەو لالانی کە سەرپەرشتیەکەن چۆن لە ڕووی زانستیەوە تەبعاً ئێمە دوو کۆمیتیمان دوو لیژنەمانەیە لیژنەی ڕێخەری کۆنفرانسەکە کە من لەگەڵ دکتۆر هەدید و دکتۆرە لەیلان لە هەولێر و دکتۆر زەکی لە دۆک ئەم چوار کەسین و لیژنەیەکی زانستیمان هەیە ئەم لیژنە زانستیە بۆ سانگاتنی ئەو بابەتانەیە کە لێرە پێشکەش ئەکرێ کە ئەوانش لە سێ پزیشک پێگات بوون یعنی بە کۆی گشتی حەو پزیشک سەرپەرشتی کۆنفرانسەکە کات چواری وەکو ئۆرگەنایزەر وەکو ڕێخەر و سێ کەسیش وەکو لایەنی زانستیەکەی ئەمە وەکو ئەشخاص لەشتان ساخ بێ وەکو دامەزراوە دامەزراوەکان ئەسە بۆ من لێرە ئەبینم لۆگۆی وەزارەتی تەندروستی هەیە لەسەر بەشی خوارەوە سپۆنسەرە مادیەکانتانن کە ئەوە دوای لەگەڵ دکتۆر هەردیا باسییانەکەین کەم سپۆنسەرە مادیانە چۆنێنە ناوە سپۆنسەرە زانستیەکان 1 2 3 4 5 6 7 ماشەڵا 8 9 نۆشێنە حەزەکەی باسییان کە ئەم نۆشێنە کۆشە وڵا بە شەوی گشتی نەخۆشخانەی هیوا و نانەکەلی نەخۆشخانەی ژین لە دۆک و سنتەری سەلاسیمای سلێمانی و هەولێر و سنتەری هیمۆفیلیا سنتەری ژیانەوە هەمانە هەمووان بەیەکەوە ینی وەکو لایەنە ئەم ڕێکخراوانە بەشدار بوون ینی ئەم بۆتان کۆکەمەوە نەخۆشخانەی هیوا و هیوا لە سلێمانی نانەکەلی لە هەولێر و ژین لە دهۆک ئەم سیانە ئەو نەخۆشخانانی کە نەخۆشیەکانی خوێن و شێرپەنجە جیاوازەکانی تیابینرێ سنتەری ژیانەوە لە شاری سلێمانی سنتەری چارەسەرکردنی شێرپەنجەیە بە تیشک کە خەڵک پێڵێ لێزەر فەرمووت کۆمەڵی تەلەسیمیا بەڵێ و کۆمەڵی هیمۆفیلیا کە ئەم دوانە نەخۆشی خوێنن بەڵام شێرپەنجەنین بەڵێ کوێی تریش بەسپاسەوە ینی جەمعی ئەمڕازی دەمی عێراق هاوکارمان بوون کۆمەڵی هیمۆفیلیا و سەلاسیمیای عێراق بەسپاسەوە ئەوان هاوکارێکی باشمان بوون لە سەرخستنی کۆنفرانسەکە لایەنە حکوومیەکان هەمووتان لەژێر چەتری وەزارەتی تەندروستی دیە بە بەڕێوەبەرایەتی جیاوازە بەڕێوەبەرایەتیەکانی هەولێر و سلێمانی و دۆک و بە سەرپەرشتی تەوان وەزاری تەندروستی تێبینی ئەوم کرد لە ئەجەندای کۆنفرانسەکەیە کە کۆنفرانسەکە کرێتەوە وەزیری تەندروستی بۆ خۆی ئامادەبێت لەکردنەوەی مەراسیمیکردنەوەی کۆنفرانسەکە ئەمە پرسیارەوە کەم ئەمە کە دووهەمین لووتکە یەکەمی لووتکە لە شۆ بوو کەی کرا یەکەمین لووتکە ساڵی پار بوو لە هەولێر کرا ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە سلێمانی میوانداری لووتکەی دووەمی کرد و ئینشەڵا لە پلانمانایە ساڵی داهات و لە دهۆکی دەلا لە چنەوە ئینشاءڵڵا لە ئەم کۆنفرانسانەیە بە شێوەیەکی گشتیەوەی کە من بینیومە هەندێک کۆنفرانس هەیە یا هەندێک لووتکەی زانستی هەیە لیژنەی ڕێخەر و لیژنەی زانستی داوا لە خەڵکە کاڵێ ئەبستراکتم بۆ بنێرە ئەبسترات پوختەی باسە بینەرانی بەڕێز پوختەی باس ئەنێرن و ئەمان لە کۆمیتەکە پوختە باسەکان کۆئەکەنەوە و چەندانیشی لێ هەڵبژێرن کە پێشکەش بکرێ و هەندێک لووتکە و کۆنفرانسی زانستیمان هەیە کە نە لیژنەی ڕێخەر بۆ خۆی خەڵک بانگێشت دەکات کە ئەڵێ فلان و فلان و فلان و فلان با فەرمونون بۆی کە بابەت پێشکەش بکەن ئەمە ئێوە کامیانە ئێمە پێشوەخت پێ چەند مانگێ ئەگادارێکمان وڵاو کردەوە و هەر پزیشکێک ریسێرچێک یاخود هەر بەحسێکی هەیە توانێت بۆمان بنێرێ و دواتر لیژنەی زانستیەکە هەڵسەنگاندنی بۆەکە و باشترینەکانیان هەڵەبژێرێت و لێرە پێشکەشەکرێ پێم وابێ 5 ریسێرچ لەم کۆنفرانسەیە پێشکەشەکرێت باڵێ هیچ بیرۆکێکت هەیە ئەگەر نەشت بە زۆر ئاساییە لەسەرەوەی کە چەند
توێژینەوە پوختەی باس پێشکەشی کۆنفرانسەکە کراوە ئەوەی ئاگادار بم هەشت تاکو دە بەحس پێشکەش کراوە لە نێوانیانە پێنجیان هەڵبژێراوە بۆ پێشکەشکردن. ئەم بەڕێزانی کە لێرە بابەتی زانستی پێشکەشەکەن چەند کەسم بەنزیکەی وەکو مەبەستت سپیکەرەکان لێرە نزیکی 50 سپیکەرمان هەیە و نزیکی 53 چۆڵی ریسەرچ یاخود حاضرە پێشکەشەکرێ لێرە لە نێوان طبعاً لە نێوان سپیکەرەکان ناوخۆیە و کوردستان و عێراق بەگشتی و ئینتەرناشناڵمان هەیە وڵاتانی ئەوروپی وڵاتانی ئاسیایی وەکو لە وڵاتی سینەوە سپیکەرمانەیە لە وڵاتی دانیمارکە و سپیکەرمانەیە. تێبینیم کرد فەرمووت کۆمەڵی خوێنی عێراقیش سپۆنسەری زانستی ئەم بابەتەیە لە سپۆنسەری زانستی ئەم بابەتەیە تێبینیشم کرد کە بێک هاتی نەسەرەوە کۆمەڵێک سڵاوتان لەگەڵ دکتۆر هەردیە بە زمانی عەرەبیە کرد لە زمانی کوردی بەمانایەکی تریان دەکرێت لە ناوەڕاست و باشووری عێراقیشەوە خەڵکتان بانگێش کرد بێت ژمارەیەکی زۆر ینی پزیشکانی ناوەڕاست و خواروی عێراق بەشدارە لە کۆنفرانسەکەیە بەسپاسەوە زۆر پێیان خۆش بوو کە لەگەڵمان بن لەگەڵ تانانەوانیش هەمووکو بەشدار بوو هەمووکو بەشدار بوو هەمووکو سپیکەر هەتا هەمووکو لیژنەی زانستی ینی یەکی لە پزیشکامان لیژنەی زانستی لەو ناوچانەوە لەگەڵمانە لەگەڵتانە ئەوانەی کە لە عێراق و بانکتان کردوون وەکو سپیکەر وەکو وانە بێش لەسەر چ بنەمایەک بانکتان کردوون تەمان ئێمە بانگێژنامەکە لە ڕێی جەمعی ئەمڕازی دەمی عێراقیەوەیە ئەوان جەمعەیەکی گەورە و زۆر چالاکن لە ڕێگەی سەرۆکی جەمعیەکەوە ئێمە نزیکەی 50 پزیشکمان داوت کردووە ئەوان اختیاری ئەەکەن کام پزیشک بەشدار بێ لەگەڵمان. پێم خۆشە بێ ئەگەر کات گونجا لە خزمەتێک لەو میوانانەشە بین کە لە ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتوون هەڵبەت ئەرکیە و داوتکردە بە جەناب تەسپێنە گەورتوان چاوت خۆش بێ هەروەکو چۆن دکتۆر هەردیشمان کە بان کردو هەر لە ڕێگی جەنابتەوە بانمان کردووە ئەو باسی تور هەردیمانەوە نەکردووە ئێستا بینەرەکان چاوەڕێیەکەن دەرکەوێ ئیترۆ دوای گلێما لێ نەکەی بڵێ لە ڕووی عەلامە خزمەتمان نەکردی دکتۆر هەردی دوای خزمەت دەکەینەوە. باش جەنابی دکتۆر ئەوانی کە لە دەرەوەی کوردستان و عێراقەوە بان کراون ئەگەر من تەماشاشی ئەجەنداکە بکەمەوە بیرمە هەر لە ئەجەنداکەیە کەسێکم بینید لە سینەوە بانتان کردووە هۆکاری ئەوە چی ئەو هەموو ڕێگایە دکتۆر وانگ ژی چاو ئەگەر تەواوم خوێن بێتەوە لە سینەوە بان کراوە بۆ ئێرە باسی چیمان بۆکە طبعاً تۆ کە پزیشک لە چەند شوێنێکی جیاوازیانێت بەدەر لەوەی کە تۆ تۆڕێکی پەیوەندی دروستەکە لە نێوان ئەم پزیشکانەیە کە ئەمە شتێکی زۆر گرنگە کاتێک کە تۆ ئەو تۆڕە پەیوەندیە دروستکرێت توانە ئەلگۆڕی گەز زانیاریەکانیان بکەن و ئەزمموی خۆیان لە گەڵێکتری بەش بکەن ئەمە پوینتێکی گرنگە کە ئێمە ئیشمان لەسەر کردو لەم کۆنفرانسەیە هەلەبەر ئەم هۆکارەیە بەڵێنی وەکو هۆکارێکی سەرەکی کە ئێمە حەزبان کردووە بەشدار بن لەگەڵمانن بە ئەکیدی ئەوان ئەزمموی خۆیان بۆ ئێمە باس ئەەکەن و ئێمەش ڕەنگە ئیسفادیان لێ سوودیان لێ وەرگین و بە هەمان شێوانش سوود لە ئەزمموی ئێمە وەربگرن. زۆر مەبەستمە کە لەسەر مەسلەی سین تۆزێک بۆستی ئەو تەلەفۆن نەزیرەکانەی منیش و جەنابیشت و ئەو برادرانی پشتی کامێرە و بینەرەکانیش بەکارهێنن هەمووی لە سین دروست دەکرێت لە باترێکەوە هەتاوەکو سکرینەکەی گەرچی کۆریاش زۆر لە پێشەوە بەڵام معلومی جەنابتە کە سین پێشڕەوی دنیا هەردوێنێ شەویش راپۆرتێکمی دەربارەی ئەو منافەسەی لە نێوان کۆمپانیای BYD هەیە کە کۆمپانیایشی سینی و ساری کارەبای دروستەکە لەگەڵ تێسلایەکە بۆ بەناوبانگە کۆمپانیایشی منیشی و دیسانەوەیش ساری کارەبای دروستەکە ئێستا BYD پێشی تێسلای داوەتەوە لە ژمارەی بەرهەمهێنان و ژمارەی فرۆشی ئۆتۆمبیلەکانیشە لە ڕووی زانستی شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێنەوە سین لە شووی دنیاە بێگومان وەکو هەموو بارەکانی تر وڵاتی سینێکێکە لە وڵاتی پێشکەوتەکان لە بواری شێرپەنجەی خوێن و شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێن و هەر لەبەر ئەمەشە یەکێک لە قسەکەرەکانمان یەکێک لە میوانەکانمان لە وڵاتی سینەوە هێناوە بۆی بتوانین سوود لە ئەزمموی ئەوان وەرگێ. باڵێ جەنابی دکتۆر ئەوەی کە من تێبینیم کردووی شێک لەو شتانی کە ئەگەر پەیوەندی بە بەشەکەی جەنابتەوە هەبێت نەخۆشخانەی شەی شاسواری گەرمیانە کە چاندی مۆخی ئێسکی تێ ئەنجامەدرێت
سەر بە جەنابتە ئەویش باشە ئەم نەخۆشخانەیە کە چاندی مۆخی ئێسکی تێ ئەنجامەدرێت جگە لێرە لە کوێی تری عێراق ئەنجامەدرێت ئەوەنەی ئاگادار بم لە شاری بەغداد سنتەرێکەمان هەیە ئەو لە مستەشفای ئەمەلە بزەبت ناوی مستەشفاکەن لە مەدینە توبا لە مەدینە توبا ئەم دوو سنتەرە هەیە لە عێراقەوەنی ئاگادار بم و طبعاً نەخۆشەکانمان تەنای سلێمانی نییە هەموو شارەکانی کوردستان و زۆری لە نەخۆشەکانی ناوەڕاست و خوار و عێراقیش لێرە چاندنی مۆخیێسکیان بۆ کرێ پێش ماوەیەک بیرمە لەبەر زۆری ژمارەی چارەخوازەکان لە شار و پارێزگا جیاوازەکانەوە ئەم بیست کە ئەو نەخۆشانەی کە کارتی زانیاری هەرێمی کوردستانیان نەبوو لە نەخۆشخانەی هیوا دەکراوە کەسێک خزمەتگوزاری وەرنەگرن کە هەڵگری کارتی زانیاری ناو هەرێمی کوردستان بن بۆ نەخۆشەکانی خوێن و شێرپەنجە ئێستا هەمان قسە هەر ڕاستە یان گۆڕاوە خۆی ئەساسی ئەو ینی لەوەیە کە ژمارێکی زۆری نەخۆش ڕوە کاتە نەخۆشخانەی هیوا سپاس بەخوابەوەی ئەو ناوبانگای کە نەخۆشخانەی هیوایەتی ئەمەش ناپاڵانسیەک دروستەکە لە نێوان نەخۆشخانەی ژمارەی نەخۆشخانەی هیوا لەگەڵ نەخۆشخانەکانی تر کە ئەوانیش ئەو خزمەتی پێشکەشێکن هیچی کەمتر نییە لە هیوا بەس سپاس بۆخوا وەکو ئەو ناوبانگەی هیواوای کردووە نەخۆشێکی زۆر ڕووکاتە نەخۆشخانە هیوا بەدەر لەو کۆمەڵی دەرمانمانەیە ئێمە بەپی ڕێژەی بۆمان ئەنێرێ یعنی حسەی سلێمانی ئەو ڕێژەیە حسەی هەولێر ئەوەندەیە حسەی دۆگ ئەوەندەیە ئەگەر بێت و ئەم نەخۆشانە هەمووی لە یەک نەخۆشخانە کۆ ببنەوە ڕێژە ینی پێدانی ئەو دەرمانانش کەمە بێتەوە ینی تۆ ژمارێکی زۆری نەخۆشت ئەبێ بە عددێکی مەحدودی دەرمان دەبەرەوە لۆدێکی گەورە لەسەر ئێمە دروستە بێ و ئەگەر نا پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی بە نەخۆشێک لە هەر شوێنێکەوە بێ بۆ ئێمە هیچ جیاوازیەکی نییە جوابێکی زۆر دیبلۆماسی و سیاسی جوانت دامەوە بەڵام جوابی پرسیارەکە نەیامەوە ئەگەر ئێستا نەخۆشێک لە بەغدادەوە بێت هەڵگری کارتی زانیاری بەغداد بێ ئەزانم لە سنتەری چاندنی مۆخی ئێسک ئەگەر پزیشکەکان بینێرن چاندنی مۆخی ئێسکی بۆ ئەکرێ ئەوە ئەزانم بەڵام بۆ نەخۆشیەکانی خوێن و شێرپەنجەکانی خوێن ئەکرێ خزمەتگوزاری لە ئێوە وەرگرێ یان نەخێر سەراحەتم بڵێم ئەگەر دانیشتووی ناو شاری سلێمانی بێ ئەگەر دانیشتووی ناو شاری سلێمانی بێ ئەکید لا ئێمە ئەگەر دانیشتووی ناو شاری سلێمانی نەبێت ئەو کات ئێمە ڕێنمایی ئەەکەین بگەڕێتەوە و شارەکەی خۆی لە شارەکەی خۆی سنتەرێکی باش هەیە و هەتا زۆر جار ناوی پزیشکەکەی بۆ ئەنووسین زۆر جار خۆمان پەیوەندی بە پزیشکەکەی ئەو شارەی خۆیەوە ئەەکەین لەبەرەوە ئێمە پەیوەندێکی باشمانەیە لەگەڵ پزیشکانی هەموو عێراقا زۆر جار خۆمان پەیوەندی پێوەکەین نەخۆشێکی وا هەیە و لە فڵان شارە و ئەینێرین وەلای جەنابەت لەوێت جەنابەت چارەسەری بۆ بکە ماشەڵڵا لەبێ ئەوەشیان هەر زۆر بە دیبلۆماسی وەڵامت دامەوە جەواب پرسیارێکی زۆر زانستیت لێ بکەم ئەمان دیبلۆماسی نەبێ لە مەسەلەی خوێنە تایبەت بە پسپۆڕەکەی جەنابەت هەمیشە ئێمە بە هاوڵاتیان و هاونیشتیمانیان ئەڵین هەر بوتڵێ خوێن کە ئەی بەخشی ژیانی 4 کەس ڕزگارەکە ئەکرێ ئەم 4 کەسە یەکێکیان خانمێکی دووگیان بێ لەسەر مناڵ بوون بێ یەکێکیان پیاوێک مناڵێک ژنێک بێت کوڕێک بێت کچێک بێت تووشی ڕووداش هاتو چۆ بوو بێت سوودی لێ وەرگێ ئەکرێت یەکێکیان نەخۆشیی سەرەسیمیا بێ بەڵام هەمیشاڵی نەکرێکێکیان نەخۆشی شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێن بێ هەر بەڕاست بۆمان باس بکە چۆن نەکرێ یەک بوتڵ خوێن ژیانی 4 کەس ڕزگار بکە لەو بوتڵە خوێنی وەرەگیرێ ئەتوانین ئێمە پەڕەکانی خوێن پلەیلەتی لە جا بکەینەوە و پلاسمای خوێنی لە جا بکەینەوە و کرایەوە پریسپلیت ئەوەی لە جا بکەینەوە و وەکو خوێنە سوورەکەیش کە پاکت ئاربیسیە ئەمە بدرێ بە نەخۆش ینی بە 4 شێوە ئەتوانی سوود لەم خوێنەوە بگیە کە لە نەخۆشێک کە کەسێکی ساغ ئەی بەخشێت باڵێ بەدەر لە مەسەلە ئاینەکە تەنها وەکو مەسەلەی زانستی ئەزانم خۆدوک و ئەیوب التیزاماتی ئاینی تێەوە زۆر باشە زانم چکە ئێمە لە تەلەڤایەتیەکە ناسی چەند ساڵە بێ 20 ساڵە ماشەڵڵا ئێستا گەر من دوو اختیار خۆم بەردەستی دکتۆر ئەیوب بەڵێم خوێنت زۆرە بوتڵی خوێنە بەخشی یان کەڵەشاخەکەیت خۆی مەسلەی کەڵەشاغ من لایەنە دینەکە هیچی ئەوە ئیشی خەڵکی خۆی من نییە بابەتە زانستیەکەی بابەت زانستیەکەی باکیت خوێنە بەخشم بۆچی بەدەر لەوەی بۆ سەحەتی خۆم باشە
کەسێکی کەش ئیسفادەی لێەکە یعنی ئەوەکو تۆ چواری کە ئیسفادە لەو خوێنەی منەکە و بەدەر لەوە ئەو ڕێژەی خوێنەی کە ئەی بەخشم یعنی بۆ پزیشکەکە بەرچاوڕوونیەک ئەبێ ئەم نەخۆشە لە مودەی ئەوەندەیە ئەوەنە بتڵ خوێنی یاوە دوای چەند مانگیکە خوێنەکەی زیادە بێتەوە ئەمە بەرچاوڕوونیەکە بۆ پزیشکەکە ئەزانێت کە ڕێژەی زۆر خوێنی ئەم کەسە لە چی ڕادەیەکە بە پێچوانەوە ئەگەر تۆ کەڵەشاخێکەکەیت نازانی چەند خوێنی لێوەرەگیرە لەبەرەوە ڕەنگە نتوانی بەباشی ئاگال لە نەخۆشەکەت بێ بزانین ڕێژەی قورسی خوێن زۆریەکەی چانە. پێش نزیکەی 6 ساڵ بەرنامەیەکم کە لەسەر خوێن بەخشین ئەو کاتە کە خوێندمەوە ئەڵێ هەموو پیاوێکی پێگەیشتووی لەش ساخ گەر نەخۆشی نەبێ ئەکرێت لە ساڵێکە 4 جار بتڵ خوێن ببەخشێ بێگومان پاشەوەی کە فەحسی بۆ کرا اینجا خوێنەکە ئەبەخشێ و بەگشتی هەموو خانمێک دەتوانێت لە ساڵێکە 2 جار خوێن ببەخشێت پیا و چوار و ژندوو هێشتا مۆکو خۆی ماوەتەوە بەڵێ تا ئێستا ئەو زانیارێک و خۆی ماوەتەوە هیچ گۆڕانکاریێکی هەتا لە هەنێ حاڵەتی ترایە نەخۆشەکە بەدەر لەوەی کە چەندێک خوێنی ینی بەبێ حسابکردن بۆ ئەوەی ئەو مدەتەی کە خوێنی یاوە چەندە ئەتوانی نەخۆشەکە بنێریتەوە خوێنی کە بەخشێ من نەخۆشم هەبووە و لە مدەی مانگێکە 3 جار خوێنیە لەبەرەوەی کە خوێنی زۆر خوێن زۆری هەیە و ضروریشە کە خوێنەکەی بێنرێتە ئاستێکە کێشەی بۆ دروست نەکە ئەی خراپ نییە خوێن باشی نانەجار چارەسەرە بەڵێ ئەنەجار بەڵام ئەکید ئەبێ لەژێر سەرپەرشتی پزیشکی پسپۆڕە هەرو کات کە ئەو بەرنامەیەم کرد دەربارەی خوێنبەخشین سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی میوان بوو لە لامان فەرمووی لە قورئانی پیرۆزە فەرمێت هەر کەسێک بێتە هۆکار بۆ زیندووکردنەوەی نفسێک وەکوایە هەموو مرۆڤی سەرزەمینی زیندوو کرد بێتەوە خوێنبەخشینێکێکە لەو کارانەی کە نەپێویستی بە بڕۆنامەیە نەپێویستی بە هیلاک بوونە پێویستی بە هیچ شتێک نییە تەنها پێویستی بە لەخۆبردووی و فەحسەگەیە کە بیکەی دوجاریش ئەو خوێنەی کە ئێوەی بەخشن دکتۆر ئەیوب و نەخۆشەکانی ئەو نەخۆشەکانی هەولێر و دوهۆک و ناوەڕاست و باشووری عێراق سوودی لەوەرەگرن و دوجار ئەوەیە کە ئالە لوتکە زانستیامان کۆکاتەوە بۆی کە خزمەتیەوە بکەن بەڕێز دکتۆرەی محەممەد ئەمین ڕەخەری دووهەمین لوتکەی زانستی شێرپەنجە نەخۆشەکانی خوێن لە سلێمانی سوپاس کە لەگەڵ ماندوو نەبی زۆر سپاس پاشکەمێکی تر لەگەڵ بەڕێز دکتۆر هەردی بەڕێوەبەری نەخۆشخانەی نانەکەلی ئەگەڕێنەوە خزمەتتان. دووبارە سڵاوتان لەوێ هاتینەوە خزمەتتان پێش بەرنامەکە سەیان 4 جار باسم لە بەڕێوەبەری نەخۆشخانەی نانەکەلی کرد لە هەولێر زین بۆچی زۆرم باس کرد لەبەرەوەی کە گلەیەک گرێویت ئەنگۆی ئیعلامتان بەقوتە لە سلێمانی ئەمەش ئیش زۆرەکەین بەڵام دیارنی بەخێربی سپاستان دەکەم ئەوە خۆم و ئیعلام و دەستگای میدیای کورسات هەموو لە خزمەتە سپاسی میوانداریتان دەکەین سپاسی هەوڵ و ماندیبوونتان دەکەین بۆ سەرخستنی و پێشخستنی ئەو خزمەتەی کە دەتوانین ئێمە و هاوڕێیان هەم لە سلێمانی هەم لە دۆک کە بتوانین پێشکەشی نەخۆشەکانمان کەین و ژیانیان ڕزگار بکەین. من لێرە کەناوەکەتم نووسیوە دکتۆر هەردی جەواد سابر بەڕێوەبەری نەخۆشخانەی نانەکەلی لە هەولێر. ئێستا کە باسی هیوا ئەکەین تا ڕادەیەک وەکو خۆت فەرمووت لەبەر ئیعلاممان بەقوتە خەڵک زانە نەخۆشخانەی هیوا هەیە نەخۆشی شێرپەنجە بینێ نەخۆشیەکانی خوێنە بێنرێ و پێش جەنابیشە تەشریفی دکتۆر ئەیوب لێرە بوو زۆر بەوردی باسمان لە بەشی شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێن کرد بە تایبەتی لەو بابەتە قسەمان کرد. حەزەکەم خۆت لەسەر نەخۆشخانەی نانەکەلی قسە بکەی وعدیش بێ لە داهاتووە بەس ئەوە نەمیوانداری ئێوە چایەک و ئاو قبوڵەکەین لەوە زیاتر قبوڵ ناکەین لە خزمەتدان چاوانتان خۆش بێ چکۆ هەر دەستورمانە بەس ئاو چا قبوڵەکەین. نانەکەلی لە هەولێر چی پێشکەشی هاوڵاتیان و هاونیشتیمانیانەکات؟ نەخۆشخانەی نانەکەلی شان بەشانی نەخۆشخانەی هیوا و سنتەری ئازادی لە دهۆک ژیان پێشکەش بە توشبوانی شێرپەنجە دەکات. نەخۆشخانەی نانەکەلی لە خزمەتی توشبوانی شێرپەنجەیە لە پارێزگای هەولێر بەڵام لە دەرەوەی چوارچەوەی پارێزگای هەولێر و بەداتا کە لە وەزارەتی تەندروستی عێراقیەوە بۆمان دەگەڕێتەوە
زیاتر لە 180 نەخۆشەکانمان دانیشتووی دەرەوەی پارێزگای هەولێرن لەوانە پارێزگای دهۆک یان سلێمانی یان مووسڵ و کەرکووک و بەغدا ئەمە بەشانەزیەوە باس دەکەن کە ئەمە بتوانین لە خزمەتی نەکرد دانیشتوانی پارێزگای هەولێر بین بەڵکو دەرەوەی پارێزگای هەولێریش نەخۆشخانەی نانەکەلی سێ بەشی سەرەکی کە چارەسەر پێشکەش دەکات ئەویش بریتێ لە بەشی هیماتۆلۆژی واتە نەخۆشیەکانی خوێن و شێرپەنجەی خوێن بەشی شێرپەنجەی منداڵان ئەم دوو بەشە تاکە سنتەری چارەسەری لە هەموو پارێزگای هەولێر بەشی ئۆنکۆلۆجی کە لە خزمەت نەخۆ توشبوانی برین شێرپەنجەی قۆڵۆن و سیەکان و ئەم بابەتانەیە ئەم جۆرە چارەسەری لە هەولێر دابشکراوە بەسەر نەخۆشخانەی ڕزگاری و نانەکەلی بە شێوەیەکی یەکسان ئۆنکۆلۆجیەکە ئۆنکۆلۆجیەکە دابشکراوە بەڵام جگەلەوەی ئەمساڵ بە خۆشحاڵیەوە توانیمان سنتەرێکی بەجودا بکەینەوە بۆ توشبوانی نەخۆشیەکانی هیمۆفیلیایان خوێن بەربوونە بۆ ماوەیەکان فەرمووت ئەوەی ئۆنکۆلۆجیەکە لە نێوانی ڕزگاری و نەخۆشخانەی ڕزگاری و نانەکەلیە دابشکراوە بڵێ ئۆنکۆلۆجی بەم شێوەیە بە خۆشحاڵیەوە توانیمان مانجی چواری ئەمساڵەوە سنتەرێکی بەجودا بکەینەوە بۆ توشبوانی نەخۆشی هیمۆفیلیایان خوێنبەربوونە بۆ ماوەیەکان کە بەشێکی گەورەی ئەم باڵەخانەیە تایبەت کراوە بە پێدانی چارەسەری فیزیاوی بۆ ئەم نەخۆشانە چونکە هەڵبەت دوا بە دوای خوێنبەربوون بۆ نمونە لە چۆکان ئەم نەخۆشانە پێویستیان بە دووبارە چارەسەرکردن هەیە بە شێوەی فیزیاوی ئەمە بەستە لە چارەسەری فیزیایی بۆ نەخۆشانی یان بۆ دەستنیشانکراوی هیمۆفیلیا ئەوەیە کە پێڵەن عیلاج طبیعی لەناو خەڵکە ئەمە بۆ من زۆر مەبەستە کە ئالێرا تۆزێک ڕاتگرم چیان بۆکەن لەوێیە بە سەرپەرشتی پزیشکی پسپۆری ڕۆماتۆلۆجی کە بە شێوەی خۆبەخش هاتوونە لەگەڵمان بەشدارن چەندەها جۆر ئامێر و جیهازی تایبەت بە چارەسەری سروشتی دانراوە چەندەها مێتۆدی نوێ و مۆدێرن فراهەم کراوە کە نەخۆشەکان دەتوانن سوودی لێ بینن جگە لە نەخۆشەکانی هیمۆفیلیا هەروەها نەخۆشەکانی شێرپەنجەش کە مەسەڵەن دوای نەشتەرگەری بۆ شێرپەنجەی مەمک دەستیان هەڵدا ئاوسەیان هەر بابەتێکی تر ئەم چارەسەریانەش فراهەم کراوە بۆ ئەو نەخۆشانە پرسیاری ئەوەم هەیە لە بابەتەکانە دکتۆری دان لە شوێی ئەم خزمەت گوزاریانە لە نانەکەلی برجان پزیشکی ددان لە کوێی ئەم خزمەت گوزاریانە لە نانەکەلی جگە لەم سێ بەشەی باسم کرد چەندین بەشی دیکەش لە خۆ دەگرێتن نەخۆشخانەکەمان وەک جەناب باسی دەکەی کلینیکی چارەسەری ددانمان هەیە بەڕێز دکتۆرە سەباح ئەمە هەر نەخۆشەکانی خۆمان کاتێک پێویستیان بە هەر چارەسەرێکی بابەتی ددان دەبێت هەر لە نەخۆشخانەوە چارەسەریان بۆ دەکرێت بێجگەلەوە بەشەکانی تیشێک بەشی دەرمانخانە ئەمە هەمووی لە خزمەتی نەخۆشدایە هەر دەربارەی نانەکەلی دەبەرەوەی کە لەیتە بلەوەی کە ئەلام ئاشناتوانە خزمەتانکە بە باشی هەوڵێم کە خزمەتی جەنابەت بکەم ئێمە لە نەخۆشخانەکان بە گشتی و نەخۆشخانە شێرپەنجەیەکان بە تایبەتی لە بەرباری دارایی حکومەت و ئەو شتانی کە هەموو کەسە ڕووی سیاسیەوەی زانێکەمە پەیوەندی بە سیاسەتەوە نییە لەوانەیە ناتوانێت بودجەی پێویست بێ بۆ خزمەتکردنی نەخۆشخانەکە با هەر پرسیارەکە ئاوا لێ بکەم سەرچاوی دارایی کڕینی شمەکەکانی نانەکەلی لە دەرمان لە ئامێر لە پێویستی لە چۆ دێ ئەگەری بێک کەلیمە بتوانم جا بدەمەوە هەمە جۆرە هەمە جۆرە سپاس بۆخوا هەماهەنگێکی باشمان لەگەڵ هاوپیشەکانمان و بەڕێزان هەیە لە بەغداوە ئیدی بەشێکی لەوانێ برێم سەرەکی دەرمان و پێداویستی پزیشکی لە ڕێی بەغداوە دابین دەکرێت ئەمە ئەو پێش جەنابەت فەرمووی کە حیسەتان هەیە لە بەڵخاوە یعنی بۆ نمونە حیسەکە بە پێی ژماری نەخۆشە یا بە پێی ڕێژەی دانیشتوانە هەردووچیان ئەو چارەسەریانەی کە بە شێوەیەکی گشتی دەدرێت بە نەخۆش زۆر گرانبەهانینە زۆر ڕێگولیشنی لەسەر نیە ئەمە بە پێی ژمارەی دانیشتوانە دێ بۆ سنتەرەکان تەوزیع دەکرێت هەندێک چارەسەری هەیە کە زۆر گرانبەهان هەندێک چارەسەری کە پێویستی بە ئەپرۆڤەلی لجانی MDTە لە سنتەرەکانەوە ئەمە زۆر جار دەگاتە ڕادەی ئەوەی یەکە ناوی نەخۆشەکان دەنووسین لست دروست دەکرێن مەسەرەن دەرێن بۆ ئەو نەخۆشیە بۆ ئەو دەرمانە ئەوەندە نەخۆشەمان هەیە ئەوەندە پێویستیمان هەیە ئیدی بە پێی توانە یان بە پێی ئەوەی کە لە بەغدا بەردەستە هەم سنتەری نانەکەلی هەم سنتەری هیوە هەر کەسە و بەشی خۆی وەردەگرێتن یەک تۆز لە ئاچم لە بابەتی سەرچاوە مادەکانتان پێش بەردامەکە شتێکت فەرمووت
ئەو شەڕی دکتۆریات ئەیکا لەسەر هیوا کەم نییە دکتۆرات خۆی لێرە نیە خۆی لێرێ لەوانە بەرنامەکەش هەر نەبینێتەوە بەڵام حەزەکەم باسێکی ئەو شەڕ بۆ بکەیت چکە دڵنیام تۆژە و شەڕاکەی دڵنیام بەڕێوەبەری نەخۆشخانە یان سنتەری ئازادیش دەهۆک هەمان شەڕەکە ئەو شەڕە چییە؟ ئەم شەڕەتی ئەم شەڕە خاوەن ماڵ مناڵەکانی حەول دەدا باشترین شت بێنێتەوە ماڵ ئێمەش بۆ نەخۆشەکانمان من و جەنابی دکتۆریاد و دکتۆر باسا کە هەم زۆر ئاکتیڤە لە دابینکردنی چارەسەری شێرپەنجە جەماعەتی دهۆک دکتۆر زەکی و دکتۆر چەکدار ئەم شەڕە لەوەیە کاتێک چارەسەر بەردەست دەکرێتن کاتێک دەتوانین دەرفەتێک بۆ پێشخستنی سنتەرەکانمان شەڕەکە شەڕێکی برایانەیە بەڵام هەر کەسە طموحاتمان هەیە مەسەڵەن ئەو خزمەت گوزاریانم هەیتمان لە لێڤڵێکە هەمومان طموحاتمان هەیە بچینە لێڤڵێکی ترەوە ئیدی ئەم شەڕە بەم جۆرەیە و لە پێناوی نەخۆشە بەم جۆرە ئەو شەڕە بەرئە فەرمووت سەرچاوی دەرمان و پێداویستەکانەکەم بەغایە دومیان بەلیژنە و بە ژمارە و بە جۆری نەخۆشە دومیان سەرۆکی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی تایبەت بە شێرپەنجە تەرخان کردووە بودجەکە زەبەلاحە بەس بەشی نەخۆشخانەی نانەکەلی مانگانە لە 600 میلیۆن تێپەڕ دەکاتن ئەمە بەکاردێنین زیاتر بۆ کڕینی دەرمانە گرانبەهایەکان بێجگەلەوە سندوقی کۆمەک بۆ ئەمەی کە فەرمووت ئەم بودجە تەرخانکردنی بەڕێز سەرۆکی حکوومەت تەنها بۆ نانەکەلەیان بۆ ئازادی و هیواشە نەخێر بۆ گشت سنتەرەکانی شێرپەنجەیە لە هەرێمی کوردستان جیاوازێکی تێدانە بەڵام دابشکردنی چەند ئەوە بە پێی ژمارەی دانیشتوان و بە پێی ژمارەی نەخۆشەکان دیاری کراوە مەسەن بۆ هیوا ئەکید مەبلەغێکی گەورەترە لەوانەیە لە نەخۆشخانەی نانەکەلی ئەمەش ئەوانە لە وتەبێژی هیوا پرسیان بەرئە ئەمە بەم جۆرە سندوقی کۆمەک بۆ توژبانی شێرپەنجە ئەمەش لە ڕێگای ئەو باجانەی کە لە هاوردەکردنی جگەرە و یان مادی کحۆلی و یان هەتا لە برین غەرامەکانی تیژڕەوی ئۆتۆمبیلەکان بەشێک لەو غەراماتانە دەگەڕێتەوە بۆ سندوقی کۆمەک بۆ توژبانی شێرپەنجە ئەمەش بە شێوەیەکی گشتی تەرخان کراوە بۆ خزمەتی نەخۆش شێرپەنجە ساڵانە بەڕێز دکتۆر فرسەت ئەم ژمارانە لە ڕۆژی جیهانی شێرپەنجە بۆ وردی دەخاتە ڕوو داهات چەند بووە چەندی لە دەرمان سرف کراوە چەندی لە فەرم ئەوە لە بەرەوەی کە ژمارەکان زۆر گەورن هەندێجار پێویستمە بە خۆمەگا فەرموو دکتۆر خۆمیەوە بخۆرەوە بەخوا پەرداخەشمان پاک نۆشی گیانەوێ بەڕێز دکتۆر فرسەت ساڵانە ئەم ئامارە پێشکەش دەکاتن ئینشاءڵڵا ساڵی داهاتوش بەڕاستان ئامادە دەبن بە دیتێل جێبیستی بن ئەمە دوم جا دوای ئەمانە وەکو هەر نەخۆشخانەیەکی تری بۆ نمونە شاری هەولێر بودجەی تایبەت کە تایبەت کراوە بە گشت نەخۆشخانەکان ئەو بجەمان هەیە ئەمە لایانی حکومی لایانی غێر حکومی مەسەلەن دەستگا خێرخوازیەکان یەکەمیان دەستگای خێرخوازی نانەکەلی کە پاڵپشتێکی سەرەکی نەخۆشخانەی نانەکەلیە سەپۆرتیان حساب ناکرێت ڕقمی لە سەرداناندرێتن چ کاتێک لە هەر بابەتێک کورتێنانەکە بیتن جەنابیان حاضر بوونە بەبێ تاخیربوون ئەوەی پێویست بۆ کراوە و دابین کراوە بێجگەلەوە خێرخوازانی شارەکە هەموو دەمێ ینی ڕۆژ نییە خەڵکە گنێتە ژوورە و لێمان دەڵێ ئەمن ئەو مەبلەغە پارەم هەیە حەزم لێ بیبەخشم بۆ نمونە نەخۆشبووانی لوکیمیا پێویستیان بە چەند جۆرە فاسێکی جێنەتیک هەیە مەبلەغەکەی گرانە خەڵکەی زۆر ناتوانین بیدا ینی جگەلەوەی کە ئەو کابرا لەو ڕۆژە پێدرن ئەو زۆرە نەخۆشیێت هەیە و نەخۆشیێکی خەتەرە و سەدمێ لە بۆی ئەوجاوەرە بڕۆ فەحسەکیش لە پرایڤێت بکەت بداخەوە لە سنتەری کەمان بەردەستنیان لە سێکتەری حکومی بەردەستنیە وەرە بڕۆ مەبلەغێک لە مابینی 500,000 هەتا ملیۆنێک بدا بۆ فەحسا ئیدی خێری خێرخوازان بنووسێ وەکو ئەکاونتێک دانراوە نەخۆش دەچی لە سنتەری پرایڤێت فەحسەکە دەکا حەقی ئەوەکە علاقی بە نەخۆشەوە نییە خێرخوازان جێبەجێ دەکەن و دەیدەن ئەمە بەڕاستی کارە ئاسانیە ماڵە ناوابێ هەموو جار دەیڵێمەوە نەخۆشخانەی نانەکەلی نمونەیە کە بۆ یەکگرتنی گشت چینەکانی کۆمەلگا لە هەرە سەرەوە جەنابی سەرۆک وەزیران تا خێرخوازێک کە لەوانەیە بڕی $100 دێنێتن هەمووی دەست لە ناودەست لە خزمەتی نەخۆشانی سەرپەنجن ئەمە یاری زۆر تەرکیزە سەرەوە بکەینەوە کە مەسلەی خێرخواز و پاڵپشتی بۆ نەخۆشخانە شێرپەنجەیەکان و تەنانەت ناشێرپەنجەیەکانیش
تەنها لە هیوا و لە سلێمانی نییە بەڵکو لە نانەکەلی و هەولێری هەمان قسە هەیە بەڵام لەوانە ئێوە خۆدوتەنی ئەعلامتان زۆر بەقوت نەبێت لە بەرەو کەمتر ئەکەوێتە بەرچاو ئەستا دەوڵەمەنی باشترش و زیاتریش لە هەولێر هێتاوە لە سلێمانی لستەکە دوور و درێژە لەوانەیە ئێستا ناوەکانم لەوانەیە زێد و عوبێتیش هەبێت کە بەتەکیید دەستگایان نەبێت و بە شخصی پێشکەش بکەیت زۆر خێرخواز هەیە دێ دەرەناوم منووسن ئەوەشمان هەیە لە مەسەلەی لیژانی MDTە ماوە لە بەرەوەی کە منداڵەکەم لە نەخۆشخانەی هیوایە تەلەفۆنێک دێڵێ خزمێکمان هەیە فڵان دەرزی پێویستە بەڵام دەرزەکە بە لیژنە سەرفەکرێ و توانە ئەم نایگرێتەوە ئەکرێ واستەمان بۆ بکەی هەمیشە جوابەکەژەوەی واستە لە نەخۆشخانی شێرپەنجەیان ناکرێت چونکە هەموو ئەوەی کە یەت بۆ نەخۆشی شێرپەنجێت سەرفیش نەکرێت دووبارە هەڵگیرێتەوە بۆ نەخۆشی شێرپەنجە حەزەکەم جەنابەت باسی ئەو مەوزوعی لیژنەیەم بۆ بکەی هەمان لیژنە لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆکیشێ دروستە عینەشتە عینم پێڕەویشتان هەیە ئەم بابەتە چییە بۆ دەمونە بۆچی دەرزیەک بۆ هەڵگورت سەرف ناکرێت بەڵام بۆ هەردی سەرفەکرێ لەجانی MDT لێژنەکان چەند ئەرکێکیان هەیە یەک لەوانە بۆ نمونە لە نەخۆشخانەی نانەکەلیەوە و شانەزی پێوە دەکەین کولی نەخۆشێک هەرچەندە چارەسەرەکەی زۆر ینی هەڵبژارنی چارەسەرەکەی زۆر هاسانە مثلەن کلیر دیارە دەبێت ئەم جۆرە چارەسەری وەربگرێتن بەڵام لە نەخۆشخانەکەمان بە لێژنەدا تێدەپەڕێت بۆ نمونە ئەم لیژنەی MDTە ئەبێت بە لیژنەی فرەپسپۆری لە زمانی کوردیە یا فرە ڕەهەندی یا فرەپسپۆری پسپۆرەکان بە گشتی چەندێکن دوانن پێنجن لێژنەکە تهدیدمان نەکردو دەبێت فلان و فلان و فلان بن بەڵام دەبێت گشت پسپۆرەکان پزیشکە پسپۆرەکانی قسم ئامادە بن جگەلەوە پسپۆرێکی ئۆنکۆلۆجی جگەلەوە پسپۆرێکی بواری تیشک هەموو لەسەر تەوقع دەکات ئیسیفادەی ئەم لوجنە پێش سەرفکردنی دەرمان مثلەن خەڵک دەزانی لە وڵاتی ئێمە دێتە لای جەنابەت حتا ئەگەر لە دەرەوەی بابەتی شێرپەنجەش بێت و جۆرە عیلاجێکی بۆ دادنەی لەوانەیە قەناعەتی هەیە یان قەناعەتی نییە دەچێتەکەن دکتۆریشی ئەمە یەکسەر پێی دەرێن دکتۆری هاوڵم کە عیلاجەکەی لۆدانایە یەکەم عیلاجەکەی ڕاستە دوو پرسی بە گشت نەخۆش پزیشکانی پسپۆری ئەم شارە کردووە بە موافقەی وان ئەوە هەڵبژاردراوە بۆ جەنابەت ئیدی لێرەوە ڕێلەوەی دەگرێت کە نەخۆش سەرگەردان بێ لە مابینی ئەو کلینیک و ئەو کلینیک ئەوی کار لەگەڵ دکتۆرە وتی عیلاجی و غەڵەتە وتی عیلاجەکە فڕێ بە و باش ئەم لیژنەیە دکتۆر زۆر بەستمە جوابی و پرسیارم بیتەوە ئەوانی تری وعد بێم لە هەولێر هەموو لەگەڵ ئاباسە وعد باشە بەڵام لە ئەسەلەی سەرفکردنی دەرمانەکە بۆچی ئەم دەرزیە کە بای مەسەڵەن 20 وەرەقەیە بای 25 وەرەقەیە ئەزانم هەر دەرمانی شێرپەنجە هەیە یەک پاکەتە بەشی مانگێکەکە بای $2800 بە زمانی خەڵک بای 28 وەرەقەیە هەیە بای 7 وەرەقەیە هەیە بای 7 وەرەقە بەشی مانگێکی شەکە ئەم دەرزیە کە بۆ نمونە بای 50 وەرەقەیە ئەم لیژنەیە چۆن بڕیار ئەیە بۆ هەڵگور سەرفکرێ و بۆ هەردی سەرف نەکریان بە عکسەوە ئەمە دەگەڕێتەوە بۆ دانانی ڕێنمایی سەرفکردنی دەرمانی شێرپەنجە لە کوردستان ساڵانە ئەم کۆنفرانسە دەبەسترێت ئیدی کاتێک دێتە سەر جۆرە دەرمانێکی محدد تەمەشای دەکەین لە بۆ چ شێرپەنجەک بەکاردێ مەسەلەن بۆ نمونە نەخۆشی شێرپەنجەی سیەکان هەموو نەخۆشەکان وەکیەک نین مثلا عمر دەور دەبینیتن جۆری پاتۆلۆجی نەخۆشیەکە دەور دەبینیتن ستیجی نەخۆشیەکە دەور دەبینیتن ئایا ئەگەر نەخۆشەکە نەخۆشی تری وەکو زەخت و سوکەری و جەڵتەی دڵ و ئاوانەی هەبی هەموو فاکتەرن دێتە ناو ئەم حساباتەوە ئیدی ئەم لەم کۆنفرانسەیان گشت پزیشکانی پسپۆری ئۆنکۆلۆژی بۆ نمونە دانیشتوون لەوێەوە قرار دەدەن بێوەی ناوی کەس بێتن دەڵێ بۆ ئەو نەخۆشیانەی تەمەنیان لە سەرویان لە خوار و ئەو تەمەنەیە جۆری نەخۆشیەکان بەو جۆرە بی ئەوەی مەسەرەن زەخت و سوکەری ئۆشتانە هەبییان نەبی ئەوانە مەشمولن بەو دەرمانە ئەگەر ئەو شروطانی تێدانە بوو مەشمول نینە بۆ مەسەرەن ئەگەر ئەو گروپەی کە اختیار کراوە مەشمول بیتن بەو دەرمانە ئەگەر 100 نەخۆشیان بینی 80 ئیستیفادەی لێ دەکەن بەڵام ئەوی کە مەشمول نییە ئەگەر بیدەی بە 100 نەخۆش لەوانەیە 10 یان 15 کەس ئیستیفادەی لێ دەکات ئیدی لێرە ئەرچی ئەو لجنە بریتیە لە پێدانی ئەو دەرمانەی بەو کەسێک کە زیاترین ئیستیفادەی لێ دەکات بڕیارەکەشتان بە تەواوەتی بڕیارێکی مەوزوعیە ئۆبجێکتیڤە هیچ پەیوەندیەکی بەوە نییە کە لەو لیژنەیە هەردی هەیە هەڵگورد هەیە سەنگەر هەیە هەر کەسێک بێت
خاڵەکان دیاریکراوە چونکە بڕیارەکە دراوە پێش ئەوەی نەخۆش ئەسڵن تووشی نەخۆشیەکە ببێ ساڵی پار مەسەرەن دراوە دوو کاتێک فایلی نەخۆش دێتە MDT-ەکەوە زۆر جاران ئەسڵ ناوی نەخۆش نایەتن مەسەرەن ئەو پزیشکی چارە سەرکار دەرێ بەڕێزانم نەخۆشێکم هەیە عمری وایە سوکەری و زەختی هەیە تووشی ئەو نەخۆشیە بووە خەسائیسەکانی نەخۆشەکە باز دەکاتن بە پێی ئەو خاڵە ئەو نەخۆشەم مەشمولە بەوە کاتێک مەشمولە هیچ مناقەشەی ناکەوتنایە زەمیلەکان لەسەری تەوقیع دەکەن و دەترێت بە نەخۆش بەڵام کاتێک دەبینن نە ئەو خاڵە و نە ئەو خاڵە و نە ئەو خاڵە کە مسبقاً تهدید کرایە ناگریتەوە ئەو وەختی نەخۆش وەکدەری داوای لێبوردن دەکەین ناتوانین بدەنیە چونکە ئیستیفادەی نییە بەڵێ ئەوەی کە باسمان کرد لە لیژنەی فرە ڕەهەندی فرە تیمی فرە پسپۆری لە سەرفکردنی دەرمان لە بڕیاردان بۆ جۆری دەرمان تاکو کۆتاییەکەی پێش بەردامەکە پرسیارم لە بەڕێزت کرد ئەم نووسیوەتەوە بۆردی دانیمارکیت هەیە بەڕێزت ینی بەلای کەمەوە 5 ساڵ لە دانیمارک وەکو خوێندکاری باڵا خوێندنی باڵا خوێندوتە وابزانام 13 ساڵیش لە دانیمارک کارت کردووە لە نەخۆشخانە شەرپەنجەکانە کارت کردووە و جێگەی خۆشحاڵیەکە 2 ساڵە جەنابەت گەڕایوتەوە ئافەرم بۆ کەسێکەوەی لێ کردی بگەڕیتەوە ئیتر هەر کەسێکە خۆتی خێزانەکەتە هەر کەسێکە ئافرین بووی سپاستان دەکەم جۆری بڕیاردان و دەستنیشانکردن و چارەسەرکردن لە هەولێر بێت لە سلێمانی بێت یان لە دهۆک بێ کە جیاوازی هەیە بە پێی شوێنەکان بێگومان بەڵام ئەگەر هەرسێکیان بەیەکە کۆ بکەیتەوە پوختێکی لە هەڵنجێنیت و بەراوردی بکەیتەوە بۆ 13 ساڵی لە دانیمارک بووی لە چ ئەستەکەی هەبوون و نەبوونی دەرمان فاکتەرێکە بێگومان ناتوانین منافسەی ئەو ئیکۆنۆمی بە قوتانە بکەین کە دەرمان فراهەمە ئەو مشکلمان هەیە برام وەکو ئاستی زانستی لە هەمان ئاستاینە بۆ نمونە مانگی ئەخیری بوو لەوێندەر بە هەمان شێوە نەخۆشە کاتە پێش بۆ دیسکەشن لە نێوان پزیشکە بەڕێزەکان هەموو دەنیمارکی بوون لەسەر جۆرێک دەرمان دوو سێیان دەیانگۆ دەبیبی دێنە لەبەر ئەو خاڵە ئەویان دیکە دەیانگۆ نابیبی دێنە لەبەر ئەو خاڵە منیش دانیشتم بێدەنگ بووم گوتم دەچمەوە هەولێر ئەو دەرمانە ئەسڵەن وجی دنیا پێویستم بۆ سەر ئێشە نییە هاتمەوە ئێرە عینی باس عینی مناقەشەکردن عینی خاڵی زانستی مەقسەدەکەم لێرە ئەوەیە ئەو دەرمانەی کە لە ئەوروپا بەردەستە بەڵام گران بەهایە و دیسکەشنی لەسرە هەمان دەرمان لە کوردستان بەردەستە بە هەمان شێوە دیسکەشنی لە چێە بیدینە کام نەخۆش زۆرترین ئیستیفادەی لێ دەکاتن ئیدی خۆشحاڵم بەمە هەمووشی بە ئامانەتەوە ئیشی خۆیەکە بە ئەمانەتەوە کۆتا پرسیارەکەم وڵات دوو پرسیاری کۆتایەکەم قەیناکە کاتەکەمانەوە بەڵام بەخوا زۆر مەجلیسەکە زۆر خۆشە دکتۆر لە دووەمین لوتکەی زانستی شەرپەنجە و نەخۆشیەکانی خوێن لە نانەکەلی و هەلێرە تەنها جەنابەت هاتوویان کۆمەڵێک هاتوون لەم لوتکە زانستیە گشت پزیشکانی هیماتۆلۆژی سنتەری ئازادی سنتەری ژین لە دهۆک نەخۆشخانەی نانەکەلی سنتەری تەلەسیمیای هەولێر گشت پزیشکانی هیماتۆلۆجی هیوا بانکەشت کراون و زۆر بەشیان ئامادەن ئەمە خۆشحاڵی وەک دەرێ وەکو یەک خێزان هەموو کۆبوونێتەوە یەک پەرە دەدەین بە ئاستی زانستیمان دوو ڕۆحی تەعاون و هاریکاری یەکترمان لێرەدا دەتوانین بە قوتر بکەین جا لەبەری ڕۆحی هاوکاری تەعاونمان بە قوترە بێ من لێرە بە خزمەت جەنابتە گەشتوم و تعارفمان کردووە گریمان برادێکم لە هەولێر سبەینێ کەسێکی پێویستی بەم دەرمانە گران بەهایانە بێ و لە لیژنەکە بێ بۆ مناقەشەی کە فەرمووت و لە لیژنەکە بەڵێ نابێ وەری بگرێ ئەویش دەزانێ ئەڵێ تەلەفۆنێکاڵی هەڵگرتۆ مقابلەی تور هەردیت کردو و بەشک و ماستەیەکمان بۆ بکەیت و ئەو دەرمانەمان بۆ سەرف بکەی واستاخوا زۆر جار تووشی ئەم موقیفە دەکرێن بەڵێ جارێکیان نەخۆشە کاتە پێشم داوای ئەو دەرمانە دەکرد بەڕاشکاوانەوە پێم گوتم ئەو دەرمانەکەیە حەسەی نەخۆشێکە وعدم پێداوە و بە پێی گایدلاین مستحقە 100% ئەگەر ئەتوو دڵت دێ لە ناودەمی ئەو کابرایە دەری بینی بستەوە ماڵێ بمریتن هەدی گرێبی بە فەقیری وە بزانم بەشەرم داشکا گوتی ناوەڵا ناوێرم ئەوەی بکەم ئیدی کە لوزنەی MDT زۆر جار تووشی ئەوەی دەکەین بەڵام لای من قراری لوزنەی MDT مقدسە چونکە قرارەکە بێتە مەشاکردنی ناو قرارەکە دەدرێتن
و لەسەر ئەساسی ئەلمی درراوە لەسەر ئەساسی ئەوەی ئەو بڕە دەرمانە کام نەخۆش استیفادەی لێ دەکات کام نەخۆش ژیانی پێڕزگار دەکرێتن لەوەی مقدسە ئیتر ئەم لە لای خۆمەوە قەت هەڵنەستاوم بۆی کە بەعکسی قراری ینی لزنەی MDT بتوڵێمەوە یەخوا خۆڕستان لێ بگرەوە ڕێزە خەڵکە گرن بەڕێز دکتۆر هەردی جەواد سابر بەڕۆبەری نەخۆشخانەی نانەکەلی لە هەولێر بەخێربەی بۆ سلێمانی سپاس میێوەنداریتان دەکەین بەرنامەکەتان هەر بەردەوام چالاک بێ ئینشاءالله سپاستان دەکەین زۆر سپاس ئەمەڵ قێمان کۆتایی هات لەگەڵ پسپۆڕان و لەگەڵ میوانانی تری دووهەمین لوتکەی زانستی شێرپەنجۆ نەخۆشەکانی خوێن لە سلێمانی لە بەرنامەکانی داهاتووەگەڕێنە خزمەتتان هەتاو کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسات قبول فەرمونون شەو شەوگەرتان شاد بەخواتان ئەسپێرم.